سڵاوتان لەبێ بەڕێزان. پاشەوەی لە 21 ئازاری ئەمساڵدا عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان پەکەکە پرۆسەی چارەسەری بۆ قۆناغیاشتی لە تورکیا ڕاگەیاند. هاو کاتێژ عەبدوڵڵا ئۆجەلان دەڵێت لە ئێستادا قۆناغیەکەمی پرۆسەکە لە 15 مانگەدا کۆتایی هاتووە. ئاژانسی فرادنویز نزیک لە پەکەکە بڵاوی کردوێتەوە محەممەد ئۆجەلان برای عەبدوڵڵا ئۆجەلان لە کاتی گەڕانەوەی لە دوورگەی ئیمرالی بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندووە. عەبدوڵڵا ئۆجەلان دڵخۆش بۆ بەوەی کە لەم قۆناغەدا شەڕ لە نێوان پەکەکە و سوپای تورکیادا وەساوە و هیچ گەریلا و سەربازەیەک نەکوژراون. لە ماوەی 3 مانگی ڕابردوودا زیاتر لە 26800 پەنابەری خۆڕایی کوردستان کە ئاوەڕی هەرەمی کوردستان بوون گەڕاونەتەوە سەرماڵ و حاڵی خۆیان. بە پێی هەواڵێکی ئاژانسی فرادنویز لەبەر بارودۆخی سەختی ژیان و ڕۆژ بە ڕۆژ گەڕانەوە ئاوەرەکانی خۆراوە بۆ سەر زێدی خوان ڕۆ لە زیاد بوونە. بە جۆرێک تەنها لە ماوەی 3 مانگی ڕابردوودا زیاتر لە 26800 پەنابەر گەڕاونەتەوە خۆرئاوایی کوردستان. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ڕایگەیاندووە لە کۆی 370 قوتابخانەی گوندەکان 230 قوتابخانەیان دادەخرێن و لە جێگەیان کۆمەلگەی پەروەردەی دەکرێتەوە. نەجمەدین عەلی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بەنارتی ڕایگەیاندووە لە 141 گوندی سنووری پەروەردەی سلێمانی کۆمەلگەی پەروەردەی دەکەنەوە قوتابخانەی چەند گوندێک دەکرێت بە یەک قوتابخانە. وتیشی دەبێت خوێندکارانی گوندەکانی تر دەچن بۆ ئەو قوتابخانانە بخوێنن. بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای کردووە شەوی ڕابردوو سێم حاجی کورد لە شاری مەککە کۆچی دوای کرد. مەریوان نەخشمەندی لە لێدوانێکی ڕۆژنامەنووسیدا هەواڵی کۆچی دوای سێم حاجی کوردی لە شاری مەککە ڕاگەیاندووە کە نای عەبدولکەریم عەبدوڵڵا قادرە و لە دایکبووی ساڵی 1960 تۆبزاوای شاری هەولێرە. سەرچاوێک لە پۆلیسی پارێزگای نینەوە ئاشکرای کردووە شەوی ڕابردوو خۆکوژێک لە ڕێگەی ئۆتۆمبیلێکی بۆمب ڕێژکرا و بارگایەکی سوپای لە بەشووری مووسڵ کردا ماجوو بەهۆی 12 کەس کوژران و بریندار بوون. سەرچاوەکە بە سۆمارەنوویسە ڕاگەیاندووە هێرشەکە لە ناحیەی گیاری بەشووری مووسڵ بووە کە لە ئەنجامدا 2 سەربازی بارگاکە کوژران و دەیتریش بریندار بوون کە یەکێکیان ئەفسەرە وتیشی زیانی مادی زۆریش بە بارگا سەربازیەکە کەوتووە. سەرۆکی ڕەوتی سەدر پێداگیری کرد لە سەر پێویستی جێشتنی دانانی کاندید بۆ پۆستی سەرۆکوەزیران لە حکوومەتی داهاتوودا بۆ سەرکرداتی تەلافی و پەیمانی نیشتیمانی. لە وەڵامی پرسیارەکێک لە شوێنکەوتوەکانی سەبارەت بە میکانیزمی هەڵبژارنەکانی داهاتوو و پێکێنانی حکوومەتێکی نوێ لەگەڵ ئەگەری سەر لە نوێ هەڵنەبژارنەوەی نووری مالکی بۆ خولیسێم موقتەدا سەدر ڕایگەیاندووە کە پێویستە و کارە سەرکردایەتی و پشتبەستن بە خوددا جێبێ هەڵدرێ. سەرۆکی لیژنەی پەیوەندیە دەرەکیەکان لە پەرلەمانی تورکیا خواستی خۆی وڵاتەکەی پیشاندا بەکردنەوەی لاپەڕێکی نوێ لە پەیوەندیەکانی لەگەڵ عێراقدا. لە بەرامبەریشدا جێگیری سەرۆکۆماری عێراق سەردانی ئەو بەرپرسە تورکیای بە پەیامێکی ئیجابی لە قەڵەمدا. دوا بەدوای پێشوازیکردنی لە فۆلکان بۆزگەر سەرۆکی لیژنەی پەیوەندی دەرەکیەکان لە پەرلەمانی تورکیا خدەیرە خوداعی جێگیری سەرۆکۆماری عێراق لە بەیاننامەیدا ڕایگەیاندووە کە سەردانی بۆزگەر پەیوەندیەکانی نێوان بەغدا و ئەنقەرە پسەوتر دەکا. هێواشی خواستوە سەردان و کۆبوونەوەی نێوان بەرپرسانی هەردوو وڵات زیاتر بن. کورتەی هەواڵەکانتان پێشکەش کرا. شاد بن.